بە میوانداری بەڕێز کاگاودین مەحموود ماسەری هەیە لە پەیامی سیاسی سەرکردەکان بە تایبەت لە پرسە سیاسیەکاندا لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا. کاگاودین سڵاو لێبێ. سڵاو لە تۆ کاراتی زۆر بەخێراتی. کاگاودین پەیامەکەمان بینی نزیکی 17 خولەک بوو، 16 خولەک و 58 چرکە بوو. پەیامەکە چۆن بوو؟ تۆکو ئەکادمیەک پەیامەکە چۆن بینی؟ بەناوی خۆی گەورە و میرەبان زۆر سپاس بۆ بەڕێزت کاگرانکۆ بۆ بینەران و بینەرانمان لە میدیا و لە سوشال میدیا و پلاتفۆرمەکانتان. سەرەتا من لە هەفتە و لە ڕۆژی ڕابردوو و ڕۆژی ڕابردوو ماستەرنامەکەم گفتوگوی لەبارەوەکرا لەسەر بەکارهێنانی پلاتفۆرمەکانی سوشال میدیا ئێکس تویتەر بۆ بازاگەری سیاسی لای سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی 25 مانگی نۆی ساڵی 2024 بۆ 15 ئۆکتۆبری 2024 و لە 20 ئۆکتۆبر هەڵبژاردنەکە ئەنجامدرا. ئەو دەکەسایەتیە سیاسی کە لە هەرێمی کوردستان وەرم گرتبوون دەبوو خاوەنی پلاتفۆرمی سوشال میدیا بن، پلاتفۆرمی سوشال میدیا ئێکس. لە ناویاندا بەڕێز بافڵ تاڵەبانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستانی کە بوو لەو کەسایەتیانە. باش. بەڕێز مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان، کاک مەسرور بەرزانی، کاک قوبات تاڵەبانی، کاک نێچیروان بەرزانی، کاک شاڵاوی، کاک کۆسرەت، باشە سەرکردەکانی محەممەد بەعادین، محەممەدی حاجی مەحمودواتە و کە شاسوار عەبدوڵواحید، ئەو سەرکردە سیاسیانی کە لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنە پایەکانیان بڵاو کردوێتەوە بە پێی خشتە و لێکدانەوەیە کە لە میتۆدی زانستی توێژینەوە پێوتێ شیکاری ناوەڕۆک شیکارمان بۆ ئەو 94 پۆستەی لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن کردووە کە دەکرێت خاڵی بەراورد و جیاوازی لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی ساڵی 2025 کە مانگێک و تقریبان 7 ڕۆژێکی بەسەر چووە، ساڵێک و مانگێک و 37 ڕۆژی بەسەر چووە. دەکرێت لەم ڕوانگەوە پەیامی کەسێک کە بەڕێز بافڵ تاڵەبانیە بۆ بانگەشەی هەڵمەتی هەڵبژاردن شیکار بکەین یاخود هەر پەیامی سەرکردەی سیاسیی تر کە کەناڵەکانی ڕاگەاندن و میدیاکاران بانگشتمان بکەن. خۆشبەختانە لەم بەرنامی جەنابەت یەکێکە لەو بەرنامانی کە ئۆکەیمان لەسەردا و تەحلیلی شیکارێکی ناوەڕۆکی بابەتەکەتان. کاگاودین بێنە سەر یەکەم پەیامی بافڵ تاڵەبانی لە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 11 بەڕێوە دەچێت. یەکەم پەیام چۆن بینیت؟ پەیامەکە چۆن بوو؟ یعنی هەم زمانی جەستە ئاماژەکان و پەیامەکە مفەسەلی پەیامەکە. کاکرانکۆ پەیامەکە کاتژمێر 7 سەر لە ئێوارە پەخش و بڵاوکرایەوە. پێشتر با بڵین بانگشت ببوورە ڕێکلامی بۆ کرابوو کە 7 ئێوارە دەست پێەکە. ئەگەر لەسەر شێوازی ئەو ئۆفیسی کە پەیامەکەی تیا بڵاوکرایەوە ڕەنگی دیوار و مێز و کورسیەکەی قاوەیەکی تێر بوو بەلای ڕەشە ئەڕوانی کە ئەمە لە خۆی لە ئەنجامی خوێندنەوەی ئەو کەسانی کە شارەزان لە پرۆتۆکۆڵ ئەوان زیاتر شارەزاتر بن قسەی لەسەرەکەن کە ڕەنگی قاوەی تۆخ و ڕەش ئەڕوانێ بە مانا و دەلالاتی خۆی هەیە کە جێگیریە متمانە بە خۆبوونە و هەروەها شەڕێکی هێواشی ئاشتیانەیە واتە ململانەیە لەگەڵ بەرامبەرەکەم. ئەگەر بیبینی ڕۆژێک 2 ڕۆژ پێش ئەوە پێشوازی لە بەرپرسی دەستگای هەڵبژاردننی حیزبەکەی کردووە لۆگۆیەک لەسەر سنگی بڵاوبووتەوە کە باس لە پەیامێکی تای هەندێک ئەو بابەتانە هەر لە خۆڕا ناکرێت. ئەگەر سەری وێنەکە زیاتر بکەیت ئاڵا و پەرچەمی عێراق کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوێزان و تێکەڵاوی یەکتر بووە. واتە ئێمە هەڵبژاردنەکەمان بۆ عێراقە دەمانەوێ ئەم سێ کوچکە پێکەوە بەیەکەوە گرێ بدەین. هەر لەناو بابڵێن لەناو ئۆفیسەکەی ڕسمێکی بەڕێز مام جەلال تاڵەبانی تایە کە ئەمەش دەلالەت و مانای خۆی تایەکە ئێمە دەتوانین بڵین لەسەر ڕێباز و فکر و نەهج و سیاست و استراتیژی مام جەلال تاڵەبانی بەردەوامین کە دیتە سەر قسەکانی خودی بابڵین سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان بۆ خۆ دەزانی لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنە کەسێتی سیاسیەکان ئەوانی کە شارەزان لە بواری پرۆسی هەڵبژاردن ئەوانی شارەزان لە بواری میدیا و پلاتفۆرمەکانی سۆشال میدیا مودەی هەڵبژاردن دابەشەکەن بەسەر سێ کاتە سەرەتای
هەڵمەتەکە ناوڕاستی هەڵمەتەکە کۆتایی هەڵمەتەکە سەرەتای هەموو بانگەشەیەک بەهێمنی و لەسەر خۆی دەست پێەکە دەستپێکردنەکەی بە زۆر بە شێوازێکی هێمن لەسەر خۆ دەستی پێکرد پەیامەکانی ناردبوو بۆ هەموو چین و توێژەکان بۆ گەنجان بۆ جوامێرەکان بۆ دەنگدەران بۆ حیزب و لان و پارتە سیاسیەکان بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ عێراق پەیامی دا لەسەر تەشکیل نەکردنی حکومەت بۆچی پەیوەندیەکانی ئێمە لەسەر ئاستی کوردستان چۆنە لەسەر ئاستی عێراق چۆنە لە ماوەی ڕابردووی 3 ساڵی ڕابردووە ئەم کەسێتیە سیاسیە پەیوەندیەکانی چۆن تەرویجی سیاسی بۆ کراوە لە ئەندەزگاکانی ڕاگەاندنەوە کە بمبورە ئەبێ پیان بڵین کە میدیاکاران و کەناڵەکانی چێتی چۆرێک لە کەم تەرخەمیتیا بۆ چونکە ئەو بانگەشەی هەڵبژاردن تەرخەمی چی؟ بۆ بەشێک لەو هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی کە سەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی لە کاتی تووشی ڕەخنە بۆتەوە ئایا لە ماوەی ڕابردوودا لە بینی هەڵبژاردننی نێوان پەرلەمانی کوردستان بۆ ئێستا چەندێکی جێبەجێکراوە ئەمە قسەیەکە کە تووشی سەرنج و ڕەخنە لێبێتەوە ئایا میدیاکارانی یەکێتی ئایا سیاسەتوانانی یەکێتی هاتوون ئەم پەیامە دەستە بژێرەکانی کۆمەڵگا بڕۆنجارێکی تر بیگەنن بەناو سەرەتا بەناو ئۆرگانەکانی خۆیان یانێ توێ بڵێ و پێیان بەڵێن ئەو بانگەشەی کێکێتی کردی لە پێشدا کە لەم ماوەیەدا هەندێک جار ڕەخنە دەگیرە دەڵێنەوە یەکێتی وتی لە پێشدا جێبەجێ نەکراوە دەتوێ بڵێ کەم تەرخەمێکاوەیە پەیامەکە بە خەڵک نەگەیشتووە پەیامەکە زۆر بە باشی لە خەڵک تێگەشتووە بەڵام تێڕوانینی خەڵک بۆ ئەم سەفخە زەمەنی کە لە نێوانی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنانی عێراقایە بە باشی تەرویج نەکراوە بەباشی نەگەندراوەتە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە فڵخۆی ئەماژەی بە شتێک کردوتی شتێک زۆر باز دەکرێت پێکنێنانی حکوومەتە وتی با من ڕون و ڕاشکا پێتان بڵێم حکوومەتێک کە دەسەڵاتی تەواومان تێدا نەبێ پێک نایێت بڵێ یعنی تر مدەکەی 6 مانگی تراونی و 6 مانگی تر ساڵێکی تر بەڵام کورت و پخوت پەیامەکەی بەو شێوازەیە دەڵێ هەتاوی وتومانە جێبەجێ نەبێ لەم حکوومەتەدا حکوومەتەکە پێک نایێت وەڵامەکە زۆر ڕوونە بۆ چی وەڵێ تەبعاً یەکێک لە سیفاتەکانی سەرکردەی سیاسی کاتێک کە توێژەرێک یاخوتەر کەسێک دەوێت قسێک لەسەر بابەتێ بکە ڕیسێرچەکە لەسەر چی لەسەر ئەو لێدوانانەی لەسەر و چاوپێکەوتانی لەسەر بەشداریکردنی کۆڕ و کۆبوونەوەکان سیمینار و دیبەیتەکان سەردان و بینینی سەرۆک و نێردەی وڵاتان ئەمانە یاخود نزیکاتی و کەسانی کە نزیکن لەم کەسێتی سیاسیانەوە چەند سیفەتێکەیە لە بافڵتاڵەبانیا جیایەکاتەوە لە سەرکردەکانی تر جایەکاتەوە لە کەسەکانی ئێستا پێت ئەڵێم یەکێک لە سیفاتەکانی ئەم کەسایەتی سیاسیە لە چەندین کۆبوونەی داخرا و با بڵین نهێنی و یاخود ئاشکرا ڕازگۆیانە ینی ڕاشکاوانە قسە لەگەڵ وەرگرەکە لەگەڵ ئامادەبوواناکە ڕۆژێک لە کۆبوونەوە یەک وتی من لە 3 بوارە لە 3 سێکتەرە بڕوان بە سوتفە نییە لە سیاست و حیزبایەتی و حکومڕانی لە شەڕ و پێکدادان و هێرش و بەرگری لە موداهمە ئۆپراسیۆن واتەرەوەی شەڕەکە لە عشق و خۆشەویستیە لەوانەیە لە خاڵی سێمەیە تۆزە پێمان سیر بێ وەژیانی تایبەتمەندی خۆیەتی باڵی گرین بۆ کەسی تر بەڵام لەم دووباری ترە ئەم دوو کەس ئەم بابلین سیفەتەکانی تیا دەرکەوتووە ئەکرێ ئێستا من و تۆ لە تۆڕی ئێستا ئەم قسانی کەیکەین و دۆخی هەرێمی کوردستان بەچی دۆخێک کاتەیە پەڕێ ئەزانی کاکە ڕانکۆ ئایا پەیامەکانی سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان یاخود سەرۆکی وڵاتێک کە لە ماوەی ڕابردوو ئەو وڵاتە تووشی قەیران و نەهامەتی بووەتە هۆی ئەوەی کە ئاوڕشێنی دڵەکانیان بکە ئایا ئەو بڵێن و وعدانی کە دیاوە لە بواری ئەرزی واقعە جێبەجێ بووە ئایا پەیامەکانیان یاخود قسەکانیان تەئسیری لەسەر گیرفان و سەرسفرەی ماڵەکانیان کردووە ئەمە زۆر گرنگە خەڵک یەکسەر دەڵێ قسە ناچێتە گیرفانەوە کوردەواری وا دەڵێ بەڵام ئەم قسەیانەی کە دەکرێت بەرلاڵ بژاردن دەبێت کاریگەری لەسەر گیرفانی هاوڵاتیەکان دروست بکە لەسەر لانی کەم ژیانی هاوڵاتیەکان دروست بکە کاگافڵ خۆی وتی خەڵک کارەبای دەوێ ئاوی دەوێت کە کارەکان موچەی ئەوێ ئەبێ ئەمانەتان هەبێ وتی پێم سەیرە تایسە ئەمانە دابین نەکراوە دەنگەن بێکێتی ئەمانەتان بوو لەبەرەوەی کە ئەم تێڕوانین و بەرنامە و استراتیژی میکانیزمی کارکردنی بۆ حکومڕانی جۆرێکە کە تا ئێستا حکوومەت هەرێمی کوردستان وەلایەنی ئەو کەسەی کە یەکەم یاخود کەسی حیزبی یەکەم و یەکەمی تکرار لە هەرێمی کوردستانە کە بڵین دوم ئەڵێن یەکەمی تکرار تا ئێستا نەگەشتووەتە ئەو مەفهومەی گەن نەگەشتووەتە ئەو قەناعەتەی کە ئەم حکوومەت هەرێمی کوردستان بە جۆرێک تەشکیل ببێ کە ئێمە شەراکەتی ڕاستەقینەمان لەم حکوومەتە ئاوێ بەشداری نابین ئەمەش بۆ چەند کارێکە گەڕێتەوە لە ماوەی ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبێکی سیاسی سەر گۆڕەپانی
وەک نمونەی پەیامەکەڵم بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان باسی ئەم نمونەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوە ڕابردووە بەشداری چەندین کابینە و تەشکیلی حکوومەتی نەکردووە زۆربەی پۆستەکان ئیلا نەبووە بەڵام لە کاتێکە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چی ئەگەڕێتەوە بۆ سەرکرداتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەک بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان ئیستحقاقی هەڵبژاردن مامەڵی لەگەڵا کردووە کە هەندێک جارەیە لە ئیستحقاقی هەڵبژاردنە هەندێک لایانی سیاسی خۆی بە مەغدوورە زانێ بەشێک لەم سەرکردایەتی سیاسی ڕابردوو کە چوون مفاوەزاتیان کردووە لەگەڵ بۆ تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بە حکوومەتی عێراق هەندێک جار بەو بە بەرنامەی و استراتیژێک ڕۆشتن دوجار بە بەرنامە استراتیژێکی تر هاتوۆتەوە کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو مەرجەعەتی ئێستا لەم حیزبا دروست بووە کاریگەری لەسەر پەیامەکانی بافڵ تاڵەبانی هەیە کاتێک کە ئەڵێ ئێمە هەر کارێک بمانەوێ ئەبێ بیکەین ئەوەیە کە بیر و بۆچوونی بافڵ تاڵەبانی بۆ حکمڕانی بۆ بەشداریکردن لە حکومەت چەند جارێک دووپاتکردنەوەی پەیامەکەی لەوا بوو ئێمە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین ئێستا بۆ نمونە ئەزانی ئەو پرۆژانی کە لە ماوەی ڕابردووە کاکە ڕانکۆ زۆر کە کاریگەری لەسەر خەڵک کردو کە پاشەکەوتکردنی موچە بووە زانی وەزعی هەرێمی کوردستان فەرمانبەرانی مامۆستایانی چین و هاوڵاتیەکانی لە ساڵی 2014 بەچی قۆناغێکی نەهامەتی و سەختیا تێپەڕیون ئەی چۆن بین ئێمە قەرەبووی ئەم ساڵانە بکەینەوە ئای چەندە جوان بوو بۆ نمونە پارەی پاشەکەوت کە تۆ هاتووی موچەت لە خەڵک بڕیوە بەس ناوێکی جوانی بەسەراسە پێنی ناوێنەی بۆ نمونە پاشەکەوتی موچە لەمە چەند جوانتر ئەبوو لە پرۆژەی ڕووناکیە بوترابا چەند جوانە ئێستا من بۆ خۆم سەفەری وڵاتانم کردووە چەندین ساڵەمە پێش ئەمود ئەبوو ینی ئێمەش سیاستمان بەرامبەر بەکارێنانی کارەبا و بەرهەمێنانی کارەبا بە چەشنێک بێ کە هاوڵاتی سنتەر بێ چەندە جوانە بوو ئەگەر بڕی پارەی لێسەنراو لە هاوڵاتی لە ماڵەکان لە مارچێت و دوکان و مینەکان بەشێکیان بخستاتە سەر پاشەکەوتی موچە ببوورە خاڵێکی تر لەو قسانەی کە لە پەیامەکەی سەرۆک بافڵە هابوو سەردانەکانی بوو بۆ بەغا پەیوەندیەکانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق زۆر جەختی لە پەیامەکەی دەوام نەوە بکەم بە پرسیار زۆر جەختی لەسەر بەغدا کردەوە یعنی تەنانەت عێراقێکی بەهێز هەرێمی کوردستانێکی بەهێز دروست دەکات هەرێمی کوردستان بەهێز بێ بۆ بەغدا بەهێزە یعنی وا قسەی دەکرد وەکوەوەی سەرکردەیەکی عێراقی بێبەر لەوەی سەرکردەی هێزێکی کوردستانی بێ ینی پێی وابوو کە ئێمە دەتوانین لە ڕێگەی بەغداوە مافەکانی خۆمان بەدەست بێنین و شەڕی ئێمە لە بەغدایە وەکو خۆشی و تێ و شەڕە بە من بسپێرن تێڕوانینی ئەم کەسێتە سیاسیە ئەڵێ قوڵایی استراتیژی سیاسەتی کوردستان لە بەغایە ئەم پەیامە بە تۆزێتە ڕوونتری بکەینەوە مەبەستی لەو پەیامەکە بۆ هەرێمی کوردستان بۆ سەرکردایەتی و پارتولانە سیاسەکانی کوردستان بۆ پارتولانە سیاسەکانی حکوومەتی عێراق وەروها بۆ کە منەتەوایەتیەکان بۆ ئاین و ئاینزاکانیشە واتە ئێمە لە عێراقین خۆمان دەزانین عێراق و هەرێمی کوردستان کەم و کوڕی و کێشە و گەندەڵەکانی چین ئیعازێکی چاکسازیەکانمان با لە کوردستان و لە عێراقەوە بۆ خۆمان بدرێن نەک لە وڵاتانی ترەوە پەیامەکە لێرەیە کاتێک بۆ منە ئەم زۆر جارجەخت لەسەرەوە کاتەوە کە حەزی لە وشە یەکەم جارەکە بکرێ بۆ نمونە لەوانەیە یەکەم جار بێ لە دوای ڕێکەوتنامەی تیاری تەنسیق و کۆبوونەوەکانیان لە چوارچێوەی هەماهەنگی ئەوانە چوونە کۆبوونی ئەنجومەنی وەزیران ئەزانی جۆرێک لە تێگەشتن و ڕێکەوتنەکەی بافڵ تاڵەبانی کە سەردانی ئەم کەسایەتی سیاسیانەی عێراقەکە چۆنا کۆبوونی ئەنجومەنی وەزیران ئەزانی محەممەد شاع سوودانی بۆ یەکەمین جارە لەوانەیە لە مێژووی عێراقا سپاسی کەسایەتیەکی سیاسی حیزبی بکە کە ڕۆڵی گەوری گرنگی جێراوە لە هەرێمی کوردستان و عێراقا خۆ ئەم ناتۆ باسی ڕێخستن و کاری ڕێکخراویان لەگەڵا بکە شتێکی گەورەتر لەم استراتیژێکی گەورەتر لەم بوارە هەیە کە ئەم تێڕوانینی بۆ هەیە سەردانی وڵاتان ئاماژەی بەوە کرد کە ڕۆژی ئەوەندە لە واشنگتن بووم ڕۆژێکی تر لە دە ڕۆژ لە دوو هەفتەیە سەردانی کۆماری ئیسلامی ئێرانەکە ڕۆژی بڵین دوو ڕۆژی دواتر سەردانی مۆسکۆکە دواتر سەردانی بەریتانیاکە کارانکۆ قوسێکم بەرێ ئەزانی وەزیری خارجی رووسیا سێرگی لاڤرۆف لە ساڵ 1950 لەدایک بووە لە 76ەوە لە ناو سلکی دیبلۆماتیایە واتەیە لە وەزارەتی خارجی ئیشی کردووە چەندین خولە هەر وەزیری خارجیە ئەو سەردانی کە کردی بۆ رووسیا تەماشای بکە بۆ یەکەمین جارە سەرۆکی حیزبێک لە منتقەکە پێشوازی لێ بکە وەکو دوو کەسایەتی پرۆتۆکۆلی پێشوازی لەکرا کاتێککە ڕۆشتو بوو ناو کۆبوونەکانەوەی کەم بیستمە لە هاوڕێکم کە لەگەڵی بووە کە لە ئەنجامی ریسێرچکردن لە بەرنامە کۆمەڵی پرسیارم کردووە ئەزانی بە شێوەیەک با بڵین شێوازی پرۆتۆکۆڵەکە وا ڕێکخرا بوو کە
بڵین بەڕێز سەرگی لاڤرۆڤ لە شوێنێکی بەرزتر بێ ئەمان لە ڕیزێکی خواروتر بن کە ئەبینێ دەتوانین بڵێ پرسیار بکە بڵێ خۆی خۆیان بەرنامی کاریان ئەمڕۆ پێشواسی لە چیەکەن بەڵام دوجارە لێەوە سەرۆکی حیزبێکە ئەوە کوڕی جەلال تاڵەبانیە و پێشوازەکە لەسەرێک ئاستا بوو ئەم قسە ئێستا ئیلهام قسێکی ترم بۆ هات ئەو ڕۆژانی کە بڕیاری ڕیفراندۆم درا دواتر کە سەرخان و ژێرخانی هەرێمی کوردستان داخرا بەڕووی عێراق و بەڕووی کۆمەلگەی نێودەوڵەتیان لە دوای پەیامەکەی وەزارەتی خارجی ئەمریکا بۆ پشتیوانیکردنی حکوومەت هەرێمی کوردستان تەنها سەرکردەیەکە پێشوازی لە بڵین کاگنێ چیروان بەرزانی و کاقوبا تاڵەبانی کرد لە ناو کۆشتی ئەلیزێس سەرۆکی فەڕەنسا بوو ئەزانین لە ڕاڕەوەکانە ڕوئەکاتە بەرز قوبا تاڵەبانی بسەر تاڵەبانی ئاگاداری وەزعی حیزبەکەی خۆتان بن ئەمە بۆ لە کاتێکا واڵی لە کاتێکا کە فەڕەنسا سەرۆکی اتحادی ئەوروپیە بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بڵێمە گرنگی یەکێتیە لە مەحفەلی دەولیە لەسەر ئاسی کوردستان زۆر دەوترا بۆ نمونە ینی لە سەردەمی مامجەلالدا لێ کادا ینی وەکو نوکتە دەوترا باڵێزی ئەمریکا لەم دەرگایەوە دەڕوا لەم دەرگای ترەوە باڵێزی ئێران لەمە زیاتر توانی بژڵی کاکە ڕانکۆ بڵێ ئەمریکەکان خوانەوێت ڕۆژێک دێن یاخۆ چاودێرانی سیاسیەوی ئەمڕۆ پێشوازی لە کۆندالیزا ڕایزەکە و ئەم لاولای ماچەکە سبینە لە لای کۆماری ئیسلامی ئێرانە ئەمە ئەو خاڵ هاوبەشانەیە کە لایەن تاڵەبانی باوکو و تاڵەبانی کووردا هەیە ئایا ئەتوانێت بە هەمان میکانیزم و استراتیژی پێشمەرەکان واشنگتنی پێنجشەمە لە مۆسکۆی باسم کردوت ینی ئەفتی ئایندە لە تاران ینی دەیەوێت بڵێ ئێمە هەمان سیاست دەکەین خۆمان نابەستینەوە بەیج وڵاتێکەوە دۆستایەتی هەموو وڵاتێک دەکەین دۆستایەتی هەموو لایەنێک دەکەین و ڕێز لە هەموو لایەنەکانیش دەگرین ئەم هاوسەنگی ڕاگرتنە لەسەر ئاستی پەیوەندیەکان لە قسە و لە هەڵوێستەکانیا دیارە چۆن لە کۆنگری ڕافیدین لە پایتەختی لە بەغای پایتەختی عێراق زۆر بەڕوونی ئەو چاوپێکەوتانی لە دەستگای میری کردی ئەو چاوپێکەوتانی لە پەیامە سیاسەکانە ئەیدا و هەروەها ئەو پێشوازی لە نێردەی وڵاتان پێشوازیکردنی لە سەرۆکی وڵاتان بۆ نمونە ئەم پەیامانە ئەو دەڵێم ئێمە ئەمە هەرێمی کوردستانە پاراستنی ئەم بەرژەوەندیانە لە ئەستۆی ئێمەیە سەرکردەی سیاسی ئەبێ تەوەقوعی هەبێ بۆ داهاتوو کاکە ڕانکۆ پێشهاتی سیاسی ئەبێ لای سەرکردەی سیاسیەکێک بێ لە هەرە کارە گرنگەکانی تەوەقوع وەکو شێخ و وەکو مەشایخ و ئەوانە نابێ بڵێ من فاڵە گرمەوە بەڵام خوێندنەوەم بۆ سیاست بۆ ئامار و داتاکان بۆ زانیاریەکان بۆ کۆبوونەوەکان بۆ ئەو لێک نزیبوونەوە بە ژەوەندی باڵەکانی وڵاتان لە دەوروبەری کێکی دابشکردنی سیراعی ئەم وڵاتانە لەسەر منطقەکە و ئەم دەورە ئەزانی سیاسەتی حکومڕانی کە جەنگ لەم ناوچەیە ڕوودەدا باسێکم بۆت سیاسەتی حکومڕانی لای سەرکردە سیاسەکان هەرێمی کوردستان بە هەڵەشەی ناکرێ بە پێداگیری و بە ملهۆڕی و بە تەئکیدکردنەوەی بڕیاری هەڵە ناکرێ زانستی سیاست عیلمە لە دنیا ئەخوێنرێ بریا بەشێک لەو بەڕێزانی کە لای سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستانن لە بری ئەوەی پەیامەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تەواوی بگەنن نەبنە پەیکەرێک لە نێوان خەڵکو و کەسێتی سیاسی و بڕیار بەدەستەکان سیاسەکان ئێمەوە دوورن لە خەڵکەوە بەشێکیان نزیکن بەشێکیان نزیکن بەس هەندێک ئەمریکانی بینی کاگرانکۆ بەشێک ئەمری واقع هەیە بەشێک ئەمری واقع هەیە تۆ چارەسەری کێشەی قەیرانی دارایی بە چیەکەی ئەو بۆ ئەڵێ بۆ منە دەنگم بدەنێ لە بەروی لە پەرلەمانی کوردستان زۆرترین کورسیم بەدەست بێنم لە بەرەوەی کە ئەم جارە ئەوە بۆ یەک ساڵی ڕەبەقە حکومەت تەشکیل نابێ یەکەم جار دەسەکەم بۆ قسەم پێتەڵێمەوە دووپاتکردنەوەی پەیامەکانی ڕابردووی زۆر بە هێواشی پێیوتن بۆ نمونە ئێمە وتومانە کەس ئەم حکومەتە شەراکەتی ڕاستەقی نەمانوێت لەسەر تەوتین و هەژماری من لەسەر بەشداریکردنی حیزب و لانە سیاسیەکان لە حکومەت باش کەساتێکی سیاسی بۆ نمونە بۆ تەوەقوعەکە کە شەڕی ئێران و ئیسرائیل لە داهاتوە ڕوو ئەدا بەڵام ئایا ئێمە چیمان کردووە لەم شەڕەیە کە بۆ نمونە خۆمان و لە ئەگەرەکانی هەر ئاڵنگاریەک و پێشاتێکی سیاسی هەر تەحەدیایەک دێتە سەر مەوتوقەکە ئاگر و پریشکی ئەم ئاگرە بەری عێراق هەرێمی کوردستان نەکەوتووە لە پەیامەکەیە ئەوەی ڕوون کردەوە کە ئێمە لەگەڵ هاوڕێکانم لە عێراق نەمانهێشت ئەو پریشکە بەری عێراق و هەرێمی کوردستان بکەوێ باشە لە کۆتاییدا ینی ئەوەی گرنگە کاک بافڵ ڕوون و ڕەوان ینی
پەیامەکەی خۆی پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کرد وە جەختی لێکردنەوە دەڵێ دەنگمان پێ بدەن دەنگ بە یەکێتی بدەن یەکێتی توانێت لە بەغدا شتێک گەر بکرێ یەکێتی دەتوانێت لە بەغدا بیکە پەیام بەم شێوازە سادەیی کە بم ستایڵی کاکبافڵ پێشکەشیەکە کاریگەرترە یان ئەوەی کە ئەو ستایڵە کۆن و تەقلیدی کە ساڵانی پێش و زۆر کاری لەسەر دەکات ڕانکوشتێکی لە ناو پەیامی سەرکردە سیاسەکان یاخودەر پەیامەکە لە کەناڵەکانەوە بڵاوکرێتەوە کە من بانگەش بکەم پێوتێ شوگەر کەوشن بۆن من هەر حەبێکە تۆ ئەی خۆی ڕووپۆش کراوە بە تۆزێک شیرینی هەر حەبێکە توی خۆی بۆ لە زانستی سیاسیە ئایا ناوی من بۆ ساڕشکردنی نەخۆشیەکەم ئەم حەبا خۆم ئەگەر هەر بە تاڵیبی خۆم لەوانەیە جۆرێک لە فیدباکی خراپم لەسەر دروستکە بەڵام کە یەکەم جارێ خۆم دوایی چیەکەم خۆمێگایشەکەم بە دوایە ئایا پەیامە سیاسیەکان ڕووپۆش کراون بەو شیرینە و دوجارش تاڵی لە ناویەتی بە هەردوو جۆرەکە ئەبێتە ساغڵەمیەکی باشە بێتە تەندروستێکی باش بۆ کەسەکە یاخود لەناوە هەر بە تاڵێکە ئەمێنێتەوە ئەبێ ئەم بەڕێزانەی کە ئێستا ئەندامی پەرلەمانی ئەبن بە پەرلەمانتار و بۆ نمونە کاندیدن لەسەر لیستە جیاوازیەکان ئەبێ لە هەڵمەتی بانگەشەکانیان زۆر بەرپرسیارانە لە میدیاکانیش بەرپرسیارانە مامەڵە بکەن چونکە میدیای بەرپرسیار کۆمەڵێک پێیان بڵاو ناکاتەوە کارڕان من پێ دەڵێم ئێستا وەڵامی ئەوش دەدەمەوە بەشێک لە میدیاکانمان شەڕی لایک و فۆڵۆ و کۆمنت و شێرەکەن ئەزانی لە دنیای ئێستا ڤیو ئەکاونت بینینی هەژمار گرنگترە تا لایک و کۆمنت و شێر چونکە تۆ هەندێک جارێ پەیامی بڵاوکەیتەوە لە هەژماری خۆت لە ئەکاونت و لە پەیجەکان و لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا زۆر کەس بینیوێتی بەڵام کەمتر لایکی بۆ کردووی یا کۆمنتێکی بۆ نەکردووی تەماشاکە من لە ماوەی ڕابردووە کە ئەو دە پەیامە سیاسی کە با بڵین شڕۆڤەم بۆ کردبوو یاخود با بڵین بە پێشی کاری ناوەڕۆک تەماشام کردبوو چەند کەسایەتی وەکو مقارنە نا بەڵام وەکوی کە چەند کەس بۆ لایکی واتە یا دڵی بۆ هات بڵین پێوتێ دڵدان ئابۆ منە پێوتێ پۆست ئەمانی بۆ کرێ تا چەندێک ئەمانە کاریگەریان لەسەر وەرگرەکانیان کردووە کاگرانکۆ لە پەیامەکەی کاک بافڵە بەڕێز بافڵ تاالبانی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان جەختی لەسەر دووپاتکردنەوە کردەوە کاڵێ چی دووسێ جار ئەڵێ ئەوەی کاڵێ دوو جار پێم وتن بورە دوو جار پێم وتن دوو جاری تریش بەبییرتان دێنمەوە دوو جاری تریش دەیڵێم ئەمە دووپاتکردنەوەیە لە ڕێگەی لەفزەوە تۆنی سەوتیەوە نەبرەی سەوتیەوە دوو یەکەم جیاوازە لەگەڵ دوی دووەم دوی سێمی جیاوازە لەگەڵ ئامانجێکێ بوو کە ئێمە لیستەکەمان یەکێک لە گەیاندنی پەیامی کەسێتە سیاسەکان یاخود هەر کەسێک بێ پەیامەکەی بگاتە بۆ خۆت دەزانی کە گەیاندنی پەیام پێنج بنەمای هەیە لە پرۆسی کۆمنیکیشن ئەوەی کە پێوتێ بنێر پەیام کەناڵ فیدباکی کارلێکردنەکە چییە؟ ئەو ئەوێ پەیامەکەی بە وەرگرەکان بڵێ لیستەکەی ئێمە ئەڵێ چی دوو جار پێم وتن دوو جاری تریش ئەڵێم مۆپێتان دوو جاری تریش بیرتان نەخەمەوە دواداریش ئەڵێ لیستەکەمان دووە ئەم هەڵمەتی بانگەشەیە ئەمە دووپاتکردنەوەی بە زمانێکی نەرم بەڵام ئایا لە هەفتەکانی ناوەڕاست و لە هەفتەی کۆتاییە بەم شێوە نمەتە بەرزە بێتەوە ئەبێ ئەوانی کە چاودێری هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردن لە بەرپرسیارەتیان بۆ پرۆسەکە دەبێت تەوسیە و ئامۆژگاری و ڕێنمایی حیزب و لایەنە سیاسیەکان بکەنەوەش بە هەندی وەربگرن کە لەم هەڵمەتی بانگەشی هەڵبژاردنەیە کۆمەڵانی خەڵکی کوردستان ماندوون بە جۆرێک بانگەشی هەڵبژاردن بکەن کە ڕەچاوی سایکۆلۆژیای جەماوەر و دۆخی دارای هەرێمی کوردستان و پەیوەندی سیاسەکانی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانی نێوانی خۆیان بکەن بێگومان دۆخی بانگەشەی هەڵبژاردن دۆخێکە بێ دوای هەڵبژاردنەکان کۆتایی پێبێ خۆ ناکرێما لە دۆخی بانگەشەی هەڵبژاردنەبین بەڕێز هاودین مەحموود ماستەر لە پەیامی سیاسی سەرکردە سیاسیەکان سپاس دەکەم سپاس بۆ ئێوە خۆشەویستان بەردەوامین پشوویەک و ئەگەڕێنەوە وڵاتان